إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. برایانی بەڕێز، باشترین کەلام کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ، و باشترین ڕێباز ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم، و خراپترین ڕێگا و ڕێباز ئەو ڕێباز و ڕێگایانەیە کە پێچەوانەی بەرنامەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ئەو بەرنامەی کە خوای پەروەردگار ناردوێتی مرۆڤایەتی لەسەری بچن و بەختەوەری بەدەست بێنن کاتێ لەسەری ئەچن. هەر لادانێک و پێچەوانەیەک بۆ ئەو ڕێبازە بەڕاستی سەرگەردانیە، قوربەسەریە، سەری خاوەنەکەی لە ئاگری جەهەنەمەوە دەرەکا. خۆشەویستەکانم، بەردەوامین لەسەر چوارینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەسەر ئەو حەدیثەی کە پێغەمبەر فەرمووی: لا تزول قدما عبد يوم القيامة حتى يسأل عن أربع. پێی هیچ کەسێک وەرد ناچەرخێ لە ڕۆژی قیامەتا کاتێکە ئەڕواتە حضوری خوای تەعالا و لێپرسینەوەی لەگەڵا ئەکرێ، ئیلا ئەبێ لەم چوار شتە لێپرسینەوەی لەگەڵا بکرێ: عن شبابه فيما أبلاه، دەربارەی گەنجێتی لە چیا بەسەر بردووە، دەربارەی عمری لە چیا تێپەڕ کردووە، و دەربارەی ماڵ و سامانی لە چیا، یعنی لەکوێوە دەستی کەوتووە و لە چیا سەرفی کردووە، و دەربارەی علم و زانستی چەندی عەمەلی پێ کردووە. ئەمە یەکێک لە ڕیوایەتەکانەوە. لە ڕیوایەتێکی تر عمرە خاتە پێش، دوای ئەوە عەمەل. ئەمجا ماڵ و سەروەت و سامان لەکوێ دەری هێناوە، یعنی مەصدەر و سەرچاوەی دەرهێنانەکەی، و لەکوێشا سەرفی کردووە، کە خاڵی سێیەمە لەم ڕیوایەتە. و ئێمەش لەسەر ئەم ڕیوایەتە ئەچین و ئەمڕۆ باسی ئەو خاڵە ئەکەین، ئەو خاڵەی کە پەیوەستە بە ماڵەوە، بە سەروەت و سامانە و پارەوە، لەکوێوە دەست کەوتووە و لەکوێشا سەرفیەکەی. طبعا خۆشەویستەکانم، ماڵ و سەروەت و سامان نیعمەتێکی زۆر گەورەیە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: المال والبنون زینة الحياة الدنيا. بەڕاستی ماڵ و سەروەت و سامان لەگەڵ مناڵ و ئەولادە بەڕاستی زینەت و جوانکەرەوەی ژیانی دنیان. حتا ماڵ ئەخاتە پێشی ئەولاد، چونکە بەڕاستی ئینسان ئەگەر ئەولادی هەبێ و ماڵی نەبێ زۆر زەحمەتە. بەڵام ئەگەر ماڵی هەبێ، ئەگەر ئەولادیشی نەبێ، تا حەدێک ماڵەکەی لەوانەیە سوودی پێ بگێنن. بۆیە خوای تەعالا فەرمێ: ماڵ و بەنون، ئەگەر خوا بە یەکێ بیدا ماڵ و سەروەت و سامان لەگەڵ مناڵ و ئەولادە، ئەگەر خوا بە کەسێک بیدا هەردووکی بدا، نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی. بەڵام قەدری ئەو نیعمەتە هەموو کەسێ نایزانێ. کەسێک ئەیزانێ کە لە معنای یا لە مەبەستی ئەو نیعمەتەیە کە خوای تەعالا بۆچی دایبەزاندووە ئەو نیعمەتە لێی تێبگا، ئەوە بەڕاستی جوانترین سوود ئەتوانێ وەربگرێ لەو نیعمەتە گەورەیە. عەمری کوڕی عاص سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کاتێ مسلمان بوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردی بە سەرکردەی سوپایەک و فەرمووی: عەمر، ئەدنێرم بۆ شوێنێک ئینشاء الله بە سەلامەتی دێیتەوە و بە دەستکەوت و غەنیمەیەکی باشەوە دێیتەوە. ئەوی شوتی: ئەی پێغەمبەری خوا، من کاتێ مسلمان بووم بۆ پارە مسلمان نەبووم. من بۆیە مسلمان بووم کە خوا لێم ڕازی ببێ.
جا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی عەمر نعم المال الصالح للمرء الصالح، فەرمووی باشترین ماڵی باش یعنی سەروەت و سامان و پارەی باش بۆ کێ باشە؟ بۆ ئەو کەسە باشە کە خۆی پیاوێکی باش بی. پارەی باش دائیمەن لە بەردەستی کێ بێ باشە؟ لە بەردەستی پیاوی باشە بێ باش. بۆیە پاڵی پێوە منە ئەگەر خوای تەعالا پارەیەکی بۆ ماڵ و سەروەت و سامانێکی بۆت ئاسان کرد و فەراهەم کرد، پاڵی پێوە منە، خراپ نییە، بەڵام بزانی چۆن بەکاری دێنی. هەر لەبەر ئەوە ئەبینین پارە زۆر گرنگە، حتا لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سەرخستنی بانگەوازی پێغەمبەر صلی الله عليه وسلم پارە دەورێکی زۆری هەبووە، ڕۆڵێکی زۆری هەبووە. ئەگەر تەماشاکەین یەکێ لەو کەسانەی کە زۆر هاوکاری پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم خەدیجەی خێزانی بووە، بە پارە و ماڵەکەی بە سەروەت و سامانەکەی دینی پێغەمبەری سەرخست صلی الله عليه وسلم. هەروەها ئەبوو بەکری صدیق چوار دەورە نزیکەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەشرەی مبەشەرە، ئەوانەی کە مژدەی بەهەشتیان پێدرا، ئەو دەکەسە عەلییان لێ دەرچێ ڕزای خوای لێبێ، هەر هەمویان دەوڵەمەند بوون، هەر هەمویان لە دەوڵەمەندەکان بوون، لەوانە بوون کە خاوەن پارە بوون. ئەبوو بەکری صدیق سێ جار هەرچی سامانی هەیە خستە سەر ڕێبازی ئیسلام و سەرخستنی پێغەمبەر صلی الله عليه وسلم، سێ جار مفلس بوو، پارەکەی هەر هەمووی ئەبەخشی لە پێناوی خوای تەعالا. جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم پارەی کەوە کردەوە، فەرمووی هەر یەکێ بە پێی توانات چی هەیە هاوکار بێ بۆ ئەوەی سوپایەکی زۆر گەورەی ئامادە کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ بەرپەرجدانەوەی ڕۆم، کە ئەوان زۆر بەهێز بوون، زۆر قووەتێکی گەورە بوون. جا ئەبێ مسلمانان خۆیان ئامادە بکردایە بۆ ئەو غەزایە. ئەبوو بەکر ڕۆیشت ماڵەکەی هەر هەمووی هێنا، پارە و سەروەت و سامانەکەی هەمووی هێنا. عومەریش نیوەی ماڵەکەی هێنا، یعنی نیوەی ئەوەی هەیبوو لە ماڵە هێنای. کاتی عومەر هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عومەر چیت بەجێهێڵاوە بۆ ماڵەکەت، یعنی بۆ مناڵەکانت؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا نیوەی ماڵەکەم جێهێڵاوە. یعنی چی؟ مەسەلەن بۆ نمونە ئەگەر دوو دەفتەری هەبوو بێ، دەفتەرێکی بە پێی پارەی ئەو زەمانە هێنا و دەفتەرێکی بۆ ماڵەوە جێهێڵاوە، و بەتەما بوو لە ئەبوو بەکر بیباتەوە. یعنی وتی لە هیچ شوێنەکە من نەمتوانیە منافەسەی ئەبوو بەکر بکەم، بەس ئەمڕۆ لێ ئەبەمەوە. کاتی ئەبوو بەکر هات هەمووی هێنا بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی ئەبوو بەکر چیت بەجێهێڵا بۆ ماڵ و مناڵت؟ فەرمووی خوا و پێغەمبەری خوا، هەر هەمووی هێنا بوو. یعنی بەڕاستی ئەو ڕۆژە ڕۆژی منافەسە بوو، هەر کەسێ چی پێ ئەکرا بۆ خزمەتی ئیسلام کردی. عوسمانی کوڕی عەفان ئەلەو ڕۆژە توانی بەهەشت بەدەست بێنێ، ئەویش بە پارە و ماڵەکەی ئەیگێڕنەوە. ئەفەرمن عوسمان لەو ڕۆژە 1000 باری یان 1000 کەسی لە پارە و ماڵی خۆی ئامادە کرد بۆ سوپا، بۆ جەنگ لەو سوپایە. 1000 بار، 1000 کەس. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لە ئەمڕۆ بەدواوە عوسمان هەرچی بکا خوا لێی خۆشە بێت، چون ئیشێکی ئەمەنە گەورەی کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەرەمەرگا بوو، یعنی ڕۆژێک دوو ڕۆژ پێش وەفاتی نەی ئەتوانی هەڵسێ بۆ نوێژەکانی، بەڵام زەختی لەخۆ کرد لە نوێژەکانە هەڵسا و دوو کەس لە ژێر باڵیا بوون و هاتە خزمەتی مسلمانان. فەرمووی ئەی مسلمانان، هیچ کەسێک ئەوەنەی ئەبوو بەکر منەتی بەسەر منەوە نییە، بەسەر یعنی دینی ئیسلامەوە نییە بە ماڵ و سامانەکەی، هیچ کەسێک. چونکە ئەبوو بەکر ئەوەندە بەخشیندە بوو لە پێناوی خوایە، ئەوەندە بەخشیندە بوو کە هیچ کەسێ ناگەیشتە پلەی ئەو. هەر بەوەشە ئەبوو بەکر گەشتە ئەو پلەیە لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەلیفەی یەکەم بێ. عەبدوڕەحمانی کوڕی عەوف کاتێک گوێی لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، یا گوێی لەم حەدیسە بوو لە پاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کە پێغەمبەری خوا فەرمووی خەیرکم لئەهلی من بعدی، باشترین کەستان ئەوانن کە لە پاش خۆم بۆ ئەهل و بەیتەکەم باشن. ئەفەرمێ زەویەکی هەبوو زۆر خۆشەویست بوو لە دڵیا و زۆر بەرفراوان بوو، زەویەکی زراعی بوو، زۆر خۆشەویست بوو، فرۆشتی
40,000 دیرهم و هەمووی بەخشی بە فەقیرانی بنە ماڵەکەی خۆی و دایکانی ئیماندار یعنی خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوابوو پارە زۆر گرنگە طبعا هەر لە دوای ئەوانیش لە دوای سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا ئەمڕۆ پیاوچاکان بەردەوام بەهەشتیان کڕیوە بە ماڵ و سامانەکانیان یعنی وا نەزانین ئەوە بەس سەحابە بوون ئاوا بوون بەردەوام هەبووە تا ئێستا لا یەزال تا ئەمڕۆ خەڵکانێک هەر توانویانە پارە و ماڵ بکەنە وەسیلەیەک بۆ کڕینی بەهەشت زەلامی وا هەبووە لەو سلێمانیە خۆشەویستەکانم گەڕەکێکی دروست کردووە گەڕەکێک یعنی سە گەڕەکێکی لە سلێمانی پێوتری عەلی کەماڵ ئەو گەڕەکە پیاوچاکێک ماڵەکانی تیا دروست کردووە و داویە بە فەقیر و هەژاران حتا بۆ وەکو هینێکی گێڕنەوە ئەڵێن یەکێ لەوانە گەنجێ بۆ تازە ژنی هێناوە وتوێتی وەڵام من ئیلا زەویەکی ڕوکنم گایوێ یعنی وەکو چۆن بڵێ ئەو بەخشوێتی بەری ئەویش کەوتوتی وەڵام من ڕوکنم ئەوێ ئەڵێ کە خەوەرەکەی وتیان بابە ڕوکنی چی ئەم ئەو کابرا خێری کردووە دایەوێتێتەوە ئەڵێ کاتێ وتیان پێی وتی توخوا دڵی مەشکێنن ڕوکنێکی بەنێ پاخوای تەعالا لە قیامەتە زەویەکی باشۆ منش بە دڵی مەشکێن یعنی خەڵکانێک هەبوون ئەبەو شێوازە و بەردەوامیشە ئەوە یعنی هەر بەوە یعنی بە زەکاتی مسلمانان بە خێر و سەدەقەی مسلمانان بە چاکەی دەوڵەمەنەکان هەژارانی مسلمانان احتیاج نەبوون نەیانی وەڵاوە احتیاج بوون لە هیچ گەڕەکێکە لە هیچ شارێکە کەس نەکەوتووە کەس لە برسا نەمردووە بەڵام لە هەندێک وڵاتی تر کە ئەو خێر و خێراتانەی تیانە ئەو دەوڵەمەنانە ئاوانین خەڵکانێک ئەمرن لە برسە لەبەرەوە خۆشەویستەکانم ئەبێ ئێمە بزانین یەک ماڵ هی خوایە خوا ئیمتیحانی عەبدەکانی خۆی پێیەکا خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ لە سوورەتی نور ئاەتی 33 ئەفەرمێ وآتوهم من مال الله الذي آتاكم یعنی ئەو پارە و سەروەت و سامانەی کە لە بەردەستی ئێمەیایە خۆشەویستەکانم هەمووی مڵکی خوایە بەخوا ئەمڕۆ لای تۆیە و سبەی لای یەکێکی ترە ئەمانەتی خوای پەروەردگارە ئەوە زۆر گرنگە بیزانین وەخوای تەعالا ئێمەی پێ تاقی ئەکاتەوە ئێمەی پێ تاقی ئەکاتەوە پیاو ئەو پیاوەیە بزانێ لە شوێنی خۆیان سەرفیکا لە مەزدەر و سەرچاوەیەکی حەڵاڵ دەری بێنێ و لە سەرچاوەیەک بیخاتە شوێنێکی باش ئیتر بۆ خۆی سەرفیکا و بۆ ماڵ و مناڵی و بۆ خەڵکی تریش بەڵام لە ڕێگای چاک و لە ڕێگای پاک و جوانە حەقی خوای تیا جێبەجێ بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ حەسوودی دروست نییە ئینسان لەناو دڵیا بێ یعنی حەسوودی بە هیچ شێوەیەک دروست نییە ئیلا لە دوو شتانە بێ یعنی لە دوو شتا دروستە تۆ خۆزگا بە یەکێتر بخوازی بە کەسێک بە پیاوچاکێک ژیانی خۆی تەرخان کردبێ لە پێناوی خوا علمی بەدەستێ نابێ عالم بێ و ئەو علمە بتوانێت دین یعنی قیامەتی دنیای خۆی و قیامەتی خۆی پێ ڕووناکاتەوە و دنیای خەڵکی و قیامەتی خەڵکی پێ ڕووناکاتەوە ئەوە حەقە بڵێ خۆزگام پێی خۆزگای منیش وەک ئەو علمەم هەبوایە و کەسێکی تریش کە پارە و ماڵێکی هەیە لە سەرچاوەیەکی حەڵاڵ بەدەستی هێناوە و لە شوێنی خۆشیان سەرفێکە ئەویش ئەتوانی بڵێ خۆزگا منیش وەک ئەوم هەبوایە بەڵام نابێ بڵێ خۆزگا خوا ئەو حەسوودیە خراپە بڵێ خوا لەوی بسێنێت و بیدا بە من بڵێ خوا بەرەکەت بخاتە هینەکەی ئەوە خۆزگایە منیش وەک ئەوم بوایە بمتوانایە ئەو خزمەتم بکردایەوە ئەو ئەیکا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ عەبد هەر ئەڵێ ماڵەکەم پارەکەم پارەی ئینسانیش تەنها سێ شتی ئەوە سێ شت وەکو چۆن بڵێ ئەوە توانێ بەکاری بێنی یەک ئەوەی کە ئەی خۆی بەکاری دێنی بۆ خواردن و خواردنەوە ئەوانە ئەوەی کە ئەی پۆشیت ئیتر پۆشین حتا تەنانەت بێجگە لە کەلوپەل سەیارەکەت ماڵەکەت ئەویش هەر بە پۆشین حەسابە یعنی ئەو خانووی کایتیە سێمیش خۆشەویستەکانم ئەوەی کە ئەی بەخشی لە پێناوی خوایە ئەوەی کە ئەی بەخشی لە پێناوی خوایە جگە لەمانە ئیتر یعنی لە ڕاستیە پارە هیچ قیمەتی نییە خەزنی کەی لە ماڵەوە لەوە دوا بمێنێتەوە کەس نازانێکی دەستی کێ ئەکەوێ ئیتر لە ڕاستیە ئەوەشی کە قازانجێکی گەورەیە بۆ تۆ ئەوەیە کە بۆ خوا و لە جێی خۆیان سەرفیەکەی
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حیوانێکی سەر بڕی بە خێزانەکانی وت بیبەخشنەوە هەتا دێمەوە کاتێ هاتەوە فەرمووی عایشە چیتان کرد وتیان ئەی پێغەمبەری خوا هەمومان بەخشیوە تەنها دەسێکی نەبێ تەنها دەسێک پێغەمبەری خوا حەزی لە دەستی حیوانە کرد حەزی لە دەسەکەیە کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بڵێ تەنها دەسەکەی نەبێ نەماوەت یعنی دەسەکەی کە نەتان بەخشیەوە لە پێناوی خوایە بەس ئەوەیە کە وەکو وایە فەوتا بێ ئەلباقیەکەی ئەمێنێتەوە بۆمان کە بەخشیتانە لە پێناوی خوایە ئەوەیە لە قیامەتە ئەمێنێتەوە تۆ هەر شتێک کە ئەی بەخشی لە پێناوی خوایە سەرفیەکەی لە پێناوی خوایە بەو شێوەی کە خوا ئەوێ ئەوە بۆت ئەمێنێتەوە بەس ئەوەی کە خۆت ئەی خۆی بەڕاستی و بە تایبەت ئەوەی کە ئیسرافی تیاکەی وەکو شخصی خۆت ئەوەیە بەڕاستی هیچ سوودێکی نییە ئەوەی کە خڕیەکەی لە ماڵا و حەقی پێنادەی ئەوەیە بەڕاستی لە قیامەتە ئەبێتە بارێکی گەورە ترخوا پەنامامدا ئەگەر هەموو ماڵەکەت حەقی خوای تیانەدەی ئەوە هەر هەموویە بێتە بار لەسەرت لە ڕۆژی قیامەتە سەحابەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی حەکیمە هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو سێ جارێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای پارەی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێکی پێدا جارێکی تر لە ماوەیەکی تر هاتەوە هەر داوای کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێیدا جاری سێم هاتەوە خۆ احتیاجیش بوو یان احتیاجیش بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێیدا بەس فەرمووی ئاگات لێبێ حەکیم پارە خۆشەویستە پارە لە دڵی ئینسانە خۆشەویستە ئەگەر ئینسان احتیاج بێ و داوا بکە هیچی تیان نییە و ئینشاء الله گوناحبار ناوێ بەڵام ئەگەر ئینسان نەفسی خۆی بگرێ و زۆر خۆی زەلیل نەکا و داوا لە خەڵکی نەکا بەڕاستی ئەوەیان مهمە ئەوە گرنگە کە ئینسان خۆی زەلیل نەکا بۆ پارە ئەگەر ئینسان پارەیەکی بێتە دەست بەبێ ئەوەی خۆی بۆ زەلیلکە و بتوانێ حەقی خوای تیا بدا وەکو چۆن هاتۆتە دەستی ئەوە زۆر باشە یعنی بە کوردیەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەمێ ئەم سەحابەی کرد کەوا ئاگای لە خۆی بێ زۆر داوا نەکا ئەگەر پێویستی پێی نەبێ ئەو سەحابەیە احتیاجیش بووایە ئیتر داوای ناکرد سبحان الله ئەفەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا حتا ماوە داوای پارە لە کەس ناکرد ئەفەرمێ پێغەمبەری خوا وەفاتی کرد دوای ئەو قسەیە کە ئەو وعدەیدا حتا پێغەمبەری خوا وەفاتی کرد داوای دینارێکی نەکرد پاشان کە ئیمامی ئەبوبەکر بوو بە خەلیفەی مسلمانان حەقێکی تایبەتی هەموو مسلمانێکی دیاری کردبوو ئەی نارد بە شوێنی حەکیمە ئەیوت حەکیم بێ حەقەکەی خۆت بووە ئەویت نامەوێ لە زمانی ئیمامی عومەرە ئیمامی عومەریش بۆ هەموو مسلمانە معاشێکی بڕی بووەوە هەر کەسێ بە پێی ئیمکانیاتی خۆی بە پێی زروفی خۆی و بە پێی ئەو ئیشوکارەی کە ئەیکا معاشێکی بۆ دیاری کردبوو و بەشی حەکیمیشی دانابوو هەموو جارێک ئەی ناردە شوێنە نەئەهات تاوەکو لە بەنقا لە خەزێنەیە کەڵک بوو ڕۆژێکیان لەسەر مینبەرۆ فەرمووی موسڵمانان حەکیمی کوڕی حیزام پارەیەکی زۆری خڕ بووە هەرچی داوای لێەکەی نایە وەریگرێ ئەوە ئێوە شایەت بن ئەو خۆی نایە لە قیامەتا شایەتی بدەن خۆی نایە داوایکە خۆی نایەوێ پارەکەی تاوانی ئێمە نییە ئەفەرمێ هەتا مرد دینارێکی وەرنەگرت لە کەس ئەوەی کە بەعرەقی ناوچەوانی خۆی دەستێکە زۆر گرنگە خۆشەویستەکانم ئینسان لەو شێوازە کەسانە بێ زۆر زەلیل نەبێ زۆر یعنی دەستپان نەکاتۆ لە خەڵک جوان وایە ئینسان هی خۆی بپارێزێ ئەمە معنای ئەوە نییە تۆ احتیاج بی ئەگەر یەکێک یارمەتی دای وەری نەگری معنای ئەوە نییە قسەکە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر خەڵک خۆیان پێیان دای و تۆ احتیاج بووی احتیاجیە وەریگری بەس ئەگەر احتیاج نەبی وەری نەگری باشە و ئەگەر زەکات بێ و ماڵی خەڵکی فەقیر و هەژار بێ ئەو هەر نابێ وەریگری زۆر گوناحبارەبی نابێ وەری بگری زۆر گوناحبارە بی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی مسلمانان یەکەم شت لە گیانی ئینسان لە لاشەی ئینسان کە ئەگەنێ کاتێک ئەمرێ یەکەم شتێک کە ئەگەنێ سکێتی ئامان ئاگاتان لێ بێ حەڵاڵ نەبێ نەیکەنە ناوی حەڵاڵ نەبێ نەیکەنە ناوی یەکەم شتێک لە گیانی ئینسان
کە ئەگەنێ سکێتی ئامان ئاگاتان لێ بێ حەڵاڵ نەبێ نێڵن شتی تر بچێتە حرام بچێتە ناوی. چی وای کردووە خەڵک ئەوەنە هەڵپەی پارەکە؟ ئەوەیە کە خوای تەعالا هەر طبیعەتی ئینسانی وا دروست کردووە، ئینسان حەز لە ماڵ و سەروەت و سامان و ئەواناکە، وا ئینسان وتحبون المال حبا جما وإنه لحب الخير لشديد. أو طبيعة الإنسان أجر إنسان أو طبيعتي تيانا بوها هيج پاداش يكمان ورنا أجر كاتي خوبان بقرين ودواي باريا حلطنكين لحلال بي ولا حرام بي دسي بو نبي. خواهي تعالى حب وخوشويسيكي باري تيان ما ندرس كردوه مال وسامان لولا شو امتحان مانكا أبي أقادار بين أو خوشويسيكي همانا بو بارا ومال ومان بينكا دز بوين بو حرام. هر وەکو چۆن خوای تەعالا لە گیانمانە شەهوەتی دروست کردووە، شەهوەتی جنس سێکس لە هەموو ئینسانێکە هەیە ئینسان حەزەکە لە ڕابواردن هەموو ئینسانێ. ئەمجا خوای تەعالا لەو لاشەوە ئیمتیحانمانەکە بەوەی کەوە دوو ڕێگای حەڵاڵیە و ڕێگای حرامەیە. پاداشتەکە لەسەر ئەوەیە کە تۆ دەست نەوەی بۆ حرامەکە و بە دوای حەڵاڵەکە بڕۆی. عینەن لە پارەشە وایە خۆشەویستەکانم، لە پارەشە وایە تۆ حەزت هەیە هەموومان حەزەکەین لە پارە، لە سیارەی جوان، لە ماڵی، بەڵام ئاخر ئەبێ ئاگامان لێی بێ بەو ڕێگایی کە خوا حەڵاڵی کردووە. ئەگەر دەست کەوت و بۆت هات هیچ مانعێک نییە، بەڵام ئەگەر نەتوانی و پێی نەگەیشتی ئەبێ خۆت بپارێزی، ئابگات لە خۆت بێ. لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە پارەیە دوو پرسیار هەیە، پرسیارێک لەکوێ دەرت کردووە، سەرچاوەی ئەو پارەیە لەکوێ هێناوتە، و پرسیاری دووهەمیش ئایا لەکوێ سەرفت کردووە، ئایا لە چیا سەرفت کردووە. بۆیە هەمومان ئەبێ ئاگامان لە خۆمان بێ، محاسبەی خۆمان بکەین، بزانم ئیت پارەی کە دەستمانەکەوێت لەکوێوە دەستمانەکەوێت، ڕێگاکەی حەڵاڵە یا حرامە. ئەگەر ڕێگای حرام بێ با تۆبە بکەین، با فریای خۆمان بکەین. خۆشەویستەکانم، هەر ڕۆژەیەکێکمان ئەگەڕێتەوە بە لای خوای تەعالا، هەر ماوەی کەسێکمان ئەگەڕێتەوە بە لای خوا، ئێسرەی ئێمەش دێ بەخوا، بەخوا سرەی من و تۆش دێ. وا نەزانین من و تۆ لێرە دانیشتوین ئیتر یا ئەو لاشە ساغێمان هەیە کە ئیتر پێوە بنازین، وا بزانین ئێمە نامرین، کەس نازانێن مەوعیدی مردنەکەمان چی دەقەیەکە. بۆیە با فریای خۆمان بکەین، ئەو پارە و ماڵی کە هەمانە مادام بەشی ئەمڕۆمانەکات تەواو ئیتر بۆ دەست بۆ حرام بۆین. من ناڵێم بە دوای حەڵاڵە مەگەڕێ، بە دوای حەڵاڵە چەندێ بگەڕێی باشە بۆ ئەوەی موسڵمانانیش ئیسفادەی لێ بکەن، بەس بە دوای حرامە مەگەڕێ، ئاگات لە خۆت بێ. لێپرسینەوە لەسەر هەموو شتێک هەیە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ هەندێک لە ئەصحابەکانیان لە شوێنێکا دانیشت بوون، هەندێک خورمایان هێنا و ئاو دوای ئەوەی خورما و ئاوەکەیان خواردەوە، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەتوسئەلن یەومەئیذ عن النەعیم، فەرمووی لە ڕۆژی قیامەتا پرسیاری ئەم نیعمەتەمان لێ ئەکرێ، نیعمەت خورما و ئاو پرسیارمان لێ ئەکرێ. ئەی ئەم هەموو نیعمەتە کە خوای تەعالا بە ئێمەی داوە، ماڵی وا هەیە هەموو ڕۆژێ گۆشت دەکەن، ماڵی وا هەیە لە هەفتەی 3-4 جار گۆشت دەخۆن. ئەبێ خوای گەورە چۆن محاسبەمان کە. ئەصحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێ سوژدەیان ئەبرد زۆر جار، یعنی ئەوەنە کەلپەلەکەیان کورت بوو، ئەوەنە دەرپێیان نەبوو، جاری وا بوو لە پشتەوە لەوانەیە گیانیان دەربکەوتایە. ئێمەش ئەنواع و ئەشکال پۆشاکەکەی نەبەر، ئەبێ محاسبەی ئێمە چۆن بێ، خانووی ئەوان و خانووی ئێمە ئەبێ فەرقەکەی چەندێ بێ. بۆیە حەقا ئێمە زۆر شکری خوای تەعالا بکەین و هەوڵ بدەین خۆشەویستەکانم لە ڕێگای حەڵاڵ نەبێ، پارە دەستی بۆ نەبین، و لە شوێنی باشیشا کە خوا داوای کردووە لەو شوێنانە نەبێ سەرفی نەکەین. ئامان ئاگامان با لە خۆمان بێ. داواکارم خوای تەعالا بۆ خاتر ناوجوانەکانی خۆی هیدایەتمەندە ڕەحممان پێ بکە. یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی خوای بەردەوامیمان پێ ببەخشی لەسەر دینداریەتی، لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی نیعمەتەکانی خۆتمان لێ نەگریتەوە، یا الله یا رب العالمین. یا ڕەبی خوای بەرەکەتی خۆت بەسەر ئەم وڵاتەیە بڕێژە، یا ڕەبی ڕزقمان بەرفراوان بکە یا رب العالمین. یا ڕەبی خوای کاربەدەستانمان صالح بکە یا رب العالمین، پیاوی باش کاربەدەستمان بێ. یا ڕەبی پیاوی خراپمان لێ بەدوور بگرە. یا ڕەبی خوای ئێمە چاری پیاو خراپان ناکەی مەگەر خۆت چاریان بکە یا رب العالمین. یا ڕەبی خوای ئێمە لە تۆ ئەپاڕێینەوە، لە تۆ داوا ئەکەین هەر کەسێ خراپە خوایە
لە کۆڵمانی کەیتەوە یا ڕەبی خوایە شەڕی لە ئێمە بە دوور بگری هەر کەسێ باشە سابتی کەی بەردەوامی بکەی ڕزق و ڕۆزی بەرفراوانی خۆتی بەسەرا بڕێژی یا ڕەبی ڕەحم و بەزەیی خۆت بخەیتە ناو دڵێەوە بۆ ئەوەی کەسێکی بە بەزەیی بێ بەرامبەر بە میلەتەکەی یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی ئەو گەنجانەمان دامەزراو بکەی کە داوای دوعای خێریان لێ کردین یا ڕەبی ئەو گەنجانەمان کە گەڕاونەتەوە تەوبەیان کردو خوایە دامەزراویان بکەی یا ڕەبی ئەو گەنجانەمان کە لارن تا ئەم دەقە تەوبەیان کردو یا ڕەبی خوایە هیدایەتیان بدەی یا ڕەبی تەوبە بخەیتە ناو دڵیانەوە خۆشەویستی خۆت و دینەکەت بخەیتە ناو دڵیانەوە ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خۆشەویستەکانم پێنج شت هەیە زانایانمان فەرموویانە ئەوانە ضروراتن لە ژیانە پێی ئەوترێ ضروراتی خەمسە پێنج شت ضرورات لە ژیانی ئینسانەکانە پێی ئەوترێ ضروراتی خەمسە و تەرتیبیشیان بۆی داناوە یەکەم دین لەسەرەوەی هەموو ضروراتێکە پاراستنیشی واجبە دووەم نەفس گیانی ئینسان ڕوحی ئینسان زۆر گرنگە چونکە لە دوای دینەکە هەموو شتێکە تۆ مردی تەواوتر بۆیە ڕوح و نەفس زۆر گرنگە پاراستنی و پێویستە سێم عەقڵ ئەوەی ئێمە جیا ئەکاتۆ لە حەیوانات کە ئێمە سەریان ئەبڕین و گۆشتەکانیان ئەخۆین عەقڵە بەو عەقڵەوە خوای تەعالا هەرچی ها لەسەر ئەم زەویە بۆ ئێمە مسەخەری کردووە بۆیە پاراستنی عەقڵ ضروراتە لەبەرەوە خوای تەعالا عەرەقی حرام کردووە تلیاکی حرام کردووە چونکە بەو شتانە ئینسان ئەڕاتە ڕیزی حەیواناتۆ چوارەم ناموس و شەرەف ئینسان هەموو ئینسانێک لە ئێمە شەرەف و ناموسی هەیە حەیای هەیە پاراستنی پێویستە پێنجەمیش پارە و ماڵ پارە و ماڵ خراوەتە کۆتایی ئەمانە خۆشەویستەکان پارە و ماڵ لە خزمەتی دینا بێ لە خزمەتی نەفسا بێ لە خزمەتی گیانی ئینسانا بێ لە خزمەتی شەرەف و ناموسا بێ ئەبێ ناکرێ ئینسان پارە بخاتە سەرەوەی دینەکەی حەزەکەم ئەمە بزانن ئەوەی کە باسمان کەوتمان حفزی دین حفزی نەفس حفزی عەقڵ حفزی شەرەف و ناموس ئەمجا حفزی ماڵ یعنی ئەگەر ئینسانێک پارەی خستە بەردەمی ئەم چوارەی تر کە لە پێشی ئەمەوەن بەڕاستی معنای وایە غەڵەتێ زۆر گەورەی کردو یعنی تۆ پارە ئەگەر نەفست کەوتە خەتەراتۆ هەرچی پارە تێ سەرفیەکەی لەبەر خاتری ئەوەی کەوا نەمری ئەگەر شەرەف و ناموست کەوتە خەتەراتۆ تۆ ئامادەی پارە و ماڵ سەرفکەی بۆی شەرەف و ناموسی خۆت پارێزی عەقڵی خۆت هیچ کەسێ لە ئێمە ترسی ئەوەی هەبێش یعنی شێت ببێ ئامادەیە هەرچی هەیە بیبەخشێ و بە سەرفی کارە پێناوی ئەوەیە شێت نەبێ و هەروەها لەسەرەوەی ئەمانە هەمووی دین ئەساسی هەموو شتەکانە خۆشەویستەکان ئەم تەرتیبە ضرورە بیزانین دین نەفس عەقڵ ناموس ماڵ ئەبێ بەم تەرتیبە بێ خۆشەویستەکانم ئاگامان لێی بێ إن الله وملائكته يصلون على النبي